بابەتی دووەمیشمان بابەتێکە لە نووسینی ئەنوەر بازگر کە ئەم بابەتەش بەم شێوازە دەست پێ دەکات. پاشە کشەی گەریلا، پاشە کشەیەکی تری پرۆسەی ئاشتی. لە درێژەی بابەتەکەیە بەم شێوازە دەنووسێ. ئۆکتۆبەری 2025 زاینی پاش یەک ساڵ لە تەوقە پڕگوماناویەکەی باخچەلی لە پەرلەمانی تورکیا، پەکەکە بە قسەی سەبری ئۆک ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کەچەکە لە بەردەم 25 گەریلادا وتی تەواوی هێزەکانی هەپەکەیان لە باکوور کشاندوێتەوە. پەکەکە ئامانج لەم کارەی هەنگاوێکی تری پرۆسەی ئاشتیە. بەڵام ئەمە پاشە کشێکی تری پرۆسەی ئاشتیە لە ژێر فشاری ئۆجەلاندا ئەنجام دراوە و بێمنەتیان کەرەشی پێوە دیارە. هۆکارەکەشی دوو خاڵە. یەکەم، ترس لە گەری تێک هەڵچوون و شەڕ و پێکدادان لە نێوان گەریلا و سوپای تورکیا لە هەرێمەکانی سەرحەد، شێرناخ، باتمان و جوولەمێرگ و چەندانە شاری تر. وەکو ڕووداوی کوشتنی 33 سەرباز و 5 هاوڵاتی سڤیل لە ساڵی 1993 زاینی. هاوکات لەگەڵ پرۆسەی ئاشتی لەلایەن شەمدین ساکی گەندامی کۆنسەی سەرۆکایەتی پەکەکە چ تورکیا چ پەکەکە ترسیان لە کارکتەری ناو هێزەکانیان و ئەگەری دووبارەبوونەوەی ئەم ڕووداوە هەیە. دووەم، ترسی ئۆجەلان و تورکیا لە ناردنی هێزی گەریلای زۆرتر بۆ ناو باکوور لەلایەن ئەو باڵەی پەکەکە کە خۆشحاڵ نین بە چەکدانان و پاشەکشە و کۆتایی خەباتی چەکداری، بە تایبەتی دوای بێئومێدبوون لە پرسی ئاشتی و هەنگاوە نێگەتیڤەکانی تورکیا و وەرگرتنەوەی سیگناڵی بێزاری گەریلا و خەڵکی لە بێنیەتی تورکیا و کاتکوشتنی بانقەست و خۆ دەرباسکردن لە کاریگەریەکانی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر. پاشەکشەی یەکجاری گەریلا لە باکوور داوای ئەنکەرە بوو لە ئۆجەلان و جێبەجێشکرا وەکو پرسی خۆ هەڵوەشاندنەوە و چەکدانان. بەڵام گەر سەرنجی پانۆرامای ڕووداوەکانی یەک ساڵی ڕابردوو بدەین تێدەگەین ئۆجەلان جار لە دوای جار هەنگاوی زۆرتر و تورکیاش پاشەکشەی زۆرتر و بەڵێنی بێکردارتر دەنێت. 22 دەی 2024 زاینی دەوڵەت باخچەلی پرسەکەی خستە ڕۆژەفەوە. 27 دوی 2025 زاینی ئۆجەلان بانگەوازی ئاشتی و کۆمەڵگای دیموکراتی ڕاگەیاند. 1 سەی 2025 زاینی پەکەکە ئاگربەستی ڕاگەیاند. 5 حوتی 2025 زاینی پەکەکە لە کۆنگرەی 12 خۆیدا خۆی هەڵوەشاندەوە و ناوەکەی خۆی گۆڕی و بڕیاری چەکدانان و کۆتایی هاتنی خەباتی چەکداریدا. 9 حوتی 2025 زاینی یەکەم پەیامی ڤیدۆی ئۆجەلان لە پاش 25 ساڵ زیندانی بڵاوکرایەوە کە بانگەوازی ئاشتی دەکرد. 11 حوتی 2025 زاینیش پرۆسەی چەکدانان و سوتاندنی چەکەکانیان بە بەشداری گەریلا لە شکەوتی جاسنەی سلێمانی بەڕێوەچوو بە سەرپەرشتی بە سێهۆزاد ئەو سەرۆکی کۆمەجڤاکێن کوردستان کەجەکە. و 26 دەی 2025ش ڕاگەیاندنی پاشەکشەی تەواوی هێزەکانی هەپەگە بوو لە باکووری کوردستان لەلایەن سەبری ئۆک ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کەجەکە. دڵنیاین یان دڵنیاشین لەوەی کە ئۆجەلان لە داهاتوودا هەنگاوی تر و فشاری تر دەخاتە سەر قەندیل. لە کۆتاییشدا چەند تورکیا ڕازی بکات هێندە قەندیل نیگەران دەکات، چەندە فشار بکات بۆ پرۆسەی ئاشتی ئەنکەرە هیچ نادات و قەندیلیشی بێگومان لەدەست دەچێت. ئەنکەرە لە وەڵام بە هەنگاوی ئەمڕۆ و قسەکانی سەبری ئۆکدا عومەر چەلیک وتی ئەو هەنگاوە نەخشە ڕێگای تورکیای بێتیرۆرە. ئەمەیە استراتیژی تورکیا و سەرنجام جگەل لە کات کوشتن و تاکتیک و بێ ئۆتۆریتەکردنی سیمبولەکان و بێ ئومودبوون لە خەباتی چەکداری و کوشتنی ڕۆحی شەڕژگەڕی لە کۆتاییشدا بە سازکردنی سیناریۆیەکی پێشوەختەی ساختە پرۆسەکە لەبار دەبات. شکستی پرۆسەی ئاشتی دەخاتە مەلی پەکەکە و قەندیلیش بە دەردی هەرێمی جافانا و پڵنگەکانی تامیل دەبات. لە ساڵی 2012 زاینی کە پرۆسەی ئاشتی نێوان فارک و حکوومەتی کۆلۆمبیا دەستی پێکرد، یەکەم دانیشتن لە کوبا بەناو بژیوانی ڕائول کاسترۆ سەرۆکی کوبا بوو
ئەمریکا چرای سەوزی بۆ هەڵکردەبوون حکومەتیش هەنگاوی کردەینە گەریلاکانی فارک بە 3 قۆناغ چەکەکانیان تەسلیم کرد بە ئاگاداری بانکیمۆن ئەویش سەرۆکی UN بە 3 قۆناغ بوو کە پاشەکشیان کرد لە خەباتی گەریلایی سەرۆکی کۆلۆمبیا هەموو کردە و نیەت باشی خۆی نیشاندا تا خەڵاتی نۆبڵیشی لەو بارەیەوە وەرگرت فارک لە بۆگۆتا باشکرا خۆی هەڵۆشاندەوە لێبوردنی گشتی بە گەریلاکانی فارک و سەرکردایەتیان دەرکرا لە ناو سوپادا پلە و پۆستیان وەرگرت حیزبێکی مەدەنی نوێیان ڕاگەاند پرۆسەی ئاشتی دەبێت بەو شێوازە یاخوداوا بێت نەک وەکو تورکیا کە استراتیژی ئاشتی لە ئەجندای خۆیدا نییە و یاخود هەر نایبێت بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی لێکدان و هەڵوێستی ئەم جارەش سپاس بۆیەوە کە تاوەکو کۆتایی بابەتەکان لەگەڵمان نابوون هیوادارم توانی بێتمان زانیاریەکی گشتیمان سەبارەت بە و باسانە پێبەخشی بێتن سپاس بۆیەوە کە تاوەکو کۆتایی لەگەڵمان نابوون